لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزيزان وخوشويستان، سلامي خواهي قولتان لسر بيه داواكاري لخواهي تبارك وتعالى. مجلسمان نورانیکە بە باخچەی بەهەشت ئەژماری بکات، ناوی خۆمان و باوکو دایکمان بگەێنە بە خزمەت پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. زۆر کات لە بەڕێستان ناگرم، بەڵام وەکو بیرخستنەوەیەک ئەمڕۆ هەفتەی ڕەمەزان بوو، ڕۆژی غەزای بەدر بوو. بەرهەمی ئیسلام کە گەشتەوە بە شەرق و غەرب، بەرهەمی جوهد و ماندووبوونی ئەو 313 یا 14 ئەسحابەی پێغەمبەری خوا بوو کە سەبر و سەباتیان هەبوو لە ڕۆژی بەدرا، خۆیان ڕاگرت، پشتیوانی ڕەسوول الله بوون صلی الله عليه وسلم. جا غەزای بەدر یەکەم غەزا بوو لە ئیسلامە کە مایەی سەرکەوتن و نەسرەتی ئیسلام و پێغەمبەرەکەی بوو صلی الله عليه وسلم. بە هەزاران فریشتە خوا ناردنی بۆ پشتیوانی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆی ئەو ئەسحابانە ئەوەندە پیرۆزن لای خوا، ئەوەندە بەڕێزن لای خوا، ئەوەندە گەورن لای خوا، حتا ئیبن حەجەر باقی عولەما و زانایانی تر ئەفەرمون خوای تەبارەکە ڕێز و مەکانەتەکە بە ئەوانەی داوە بە هیچ کەسێک نەداوە لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. گەورەترین فەزڵ بۆ ئەوان خوا پێیانەوە رەضی الله عنهم ورضوا عنه. بەڕاستی خوا فەرمێ پێیان ئەسحابەکانی پێغەمبەر من ڕازیم لەوان، ئەوانی ڕازین لە من. ئەمە پلەیەکە، پلەی ڕیزا خوا بە ئەسحابی پێغەمبەری خوای داوە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمێت ئەسحابی بەدر لە دوای بەدر هەر شتێک بکەن خوا لەسەردا نانووسێت، هەر شتێک بکەن. ئەسحابی بەدر ئەوەندە گەورە و پیرۆزن. بۆیە ئیبن حەجەر و عولەما و زانایانی ئەهل سونە و جەماعەت ئەفەرمون واللهی هەر کەسێک تەوەسول بکە بە ئەسحابی پێغەمبەری خوا، بە تایبەت ئەسحابی بەدر، بەو 313 یا 14 ئەسحابەی پێغەمبەری خوا لە بەدرا کە پشتیوانی پێغەمبەر بوون و پشتیان لە پێغەمبەر نەکرد، 14یان شەهید بوون. ئەو ئەسحابە بەڕێزانە ئەفەرمێ هەر کەسێک تەوەسول بکە بە ناوەکانیان لەبەر بێ و بڵێ خوایە لەبەر خاتی ئەم ناوی ئەم زاتانە فڵانە کارم بۆ ئاسان کە، ئەفەرمێ وەڵڵاهی خوا کارەکەی بۆ ئاسانەکات و ئەفەرمێ مجەڕەبی هەیە بۆ معلوماتان. ئیبن حەجەر ئەفەرمێت چەندین کەس بۆ کێشە و مەشاکیلیان، بۆ حیفز و پاراستنیان، بۆ ڕزق و ڕۆزیان، بۆ دەفعی بەڵاو و خەم و ناڕەحەتیان تەوەسولیان بە پێغەمبەری خوا و ئەسحابی بەدر کردووە، خوای تەبارەکە کارەکەی بۆ ئاسان کردوون. ئەوەندە گەورن. جا ئەمڕۆ هەفتەی ڕەمەزان بوو، ڕۆژی غەزای بەدر بوو کە ڕۆژی نەسرەتی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر و ئیسلام بوو. ئیسلام کە ئێستا ئێمەی میلەتی کورد مسلمانین، فارس مسلمانە، ئەنگلیز مسلمانە، عەرەب هەمووی کە مەسەلەی زۆرینەی مسلمانە ئەمڕۆ بەرهەمی خۆگرتن و سەبر و سەباتی 313 سەحابەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. بۆیە هەمویان بەشدارن لە چاکەکانی ئێمە، لە سوبحان اللهێکمانە، لە سڵاواتێکمانە، لە لا ئیلاهە ئیلڵاهێکمانە، لە نوێژمانە، هەموو ئەوان بەشدارن. چونکە ئەگەر ئەوان پشتیوانی پێغەمبەر نەبوونایە، پاڵپشتی پێغەمبەر نەبوونایە، بەڕاستی ئیسلام نەئەگەی بەم ئیسلامی کە ئەمڕۆ شەرق و غەرب هەموو زبانەکان و ئیختیلاف و ئەلسینەتکم و ئەلوانیکم هەموو یەڵێن لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله. جا بۆیە ئەسحابی بەدر زۆر گەورن، ئەسحابی پێغەمبەر هەمویان گەورن، هەمویان عودولن، هەمویان بەڕێزن لای ئێمە. بەڵام ئاگامان لەوە بێ ئەسحابی بەدر پێغەمبەر پیانە فەرمێت ئیتر بڕۆن لە دوای ئەمە خوا ئەوەندە ڕازی لەدان چی ئەکەن بیکەن ئازاد بن. مژدەیەکشتان پێ ئەدەم، جومعەی ڕابردوو تەمەنێ هەموو شەوێکی جومعانێک ئێمە لەم مزگەوتە دائانیشین کۆڕ ئەبەستین سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدەین. بەس مجەڕەد فەقەت نێتمان ئەوەیە فی سەبیل الله خوا لە خۆمان ڕازیکەین و پێغەمبەر دوعامان بۆ بکە صلی الله عليه وسلم، ناومان تۆمار بێ لە دەفتەری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. کوڕێکەی هەر لەم گەڕیخوان ناوی سەید عومارە عەرەبە،
محاسینی شەریفەی لایە مووی پێغەمبەری خوا ڕیشی پێغەمبەری خوا لایە خژی پەرچی پێغەمبەری خوا ڕۆژی جومعەی ڕابردوو هات بە گریان وتی مامۆسا حەزەکەم یەک مژدە پێ بدەم وتم فەرموو وتی ئەم مزگەوتەوە زۆر مبارەکە وتم چۆن نەزانی وتی وەڵڵاهی خۆ من ماڵەکەم باری کردو ئێستا لە مەنتەقەی سەروەریم ئەم شەو پێغەمبەری خوا هاتە خەوم ئەزانم لەم گەڕێکی سەر چنارایە خۆی کرد بەم مزگەوتا فەرمی هاتووم بۆ مزگەوتە بۆ نوێژ لەم مزگەوتا نوێژی جومعەی کردووە نوێژی کرد ئەو فەرمووی ئەمە زانی بەرهەمی چییە؟ بەرهەمی سەڵاواتدانێکە کە ئیلتیزاممان هەیە پێ و بە پێغەمبەری خواوە بەرهەمی ئەوەیە کەوا ڕۆحمان لەگەڵ ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە ئینسان کە بیەوێ ئیتیصالی ڕۆحی لەگەڵ پێغەمبەرە هەبێ خەتی وەصل ئەو حەبلەی کەوا لە بەینی تۆ پێغەمبەری خوایە و ئەو خەتە مباشرەن بگەێنەوە پێغەمبەری خوا سەڵاواتە چونکە پێغەمبەر خۆی ئەفەرمێت أقرب الناس مجلسا يوم القيامة أكثرهم علي صلاة أوي كوا زور نزيك لمنوا لقيامتا كنفسي نفسي وركزي وخوي أوي لبيغمبر ونزيك بيت زور نزيك بيت أوي كصلاة بيغمبر خوالي هذا ضل نيابة بيغمبر خوالي من قيوم ليتي دعاتان بو كم بو خطو بو باوكو دايكيشت صلوات أمان دا قوريه بۆیە لە نوێژە لە بانگا چەند جار باسمان کردووە لە هەموو عیبادەتێکا سڵاواتی تیانە بێ خوا ئەیدات ناوچەوتە سەڵاوات زۆر بەنە سەر پێغەمبەری خوا ئەو پێغەمبەرە ئاگای لێیەتی خۆی گوێی لێیەتی وە خوای لا یەزال و بەردەوام سڵاواتی لەسەر لێدا بۆیە ئەگەر ئەتەوێت تۆ پێغەمبەرت کاکارە بێ شەفاعەت خوازێ بێ سڵاوات لەسەر پێغەمبەر بدە ئەتەوێت ئیمان و تۆکمە و بەقوت بێ سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە ئەتەوێت مەشاکیلەکانی حەل بێ سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە ئەتەوێت منداڵەکانە ساڵح بێ خێزانە ساڵح بێ خۆت ساڵح بی سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە سەڵاوات چارەسەری هەموو دەرد و نەخۆشی و ناخۆشیەکانە سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە بەرەکەتی سڵاوات پێغەمبەری هێناوەتە ئەم مزگەوتە نەک هەرم پیاوە چەند نەفەری تریش ئەم خەوایان بینیوە هەر بەم مزگەوتەوە دڵنیابن هیچی تر نییە بەرەکەتی ئەو شەوی جومعەکەی مەدانیشین سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ دەن بۆیە لە کاتی خۆتان بگرن ئەو شەوی جومعە ئەو چەند دەقیقە دانیشن با پێکەوە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدەین گەنجێکی تر لە مزگەوتی ڕەحمانە شەوێکیان خەوی بە پێغەمبەری خوا بینی وتی وەڵای مامۆستاگیان خەوم بە پێغەمبەری خوا بینی لە مزگەوتەکەی ئێوە بۆ فەرمووی حەز ئەەکەم قەسیدەی هێن بخوێنن ئەمەی شێخی بێخود کە فەرمێت لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من نازانم بە چ داخێکەوە سوتاوە دڵی من ئەو شیعرە فەرمی ئەو شیعرەی زۆر پێخۆش بوو پێغەمبەری خوا فەرمی ئەوە بخوێنن هەتا چەند شەوێکی لەسەرێک لە شەوی جومعانە ئەمان خوێن لەبەر قسەی ئەو کوڕەکە وتی خەومە پێغەمبەری خوا بینیوە ئەمە بۆ دڵنیایی وتم کە دانیشتمان لە مەجلیسا ئاگاداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەران شەهیدان ئەولیا صالحان بە نەسی قورئان و سنەت زندون لە قەبرەکانەنە خەریکی عیبادەتن خەریکی مناجاتن خەریکی دوعای خێرن بۆ ئومەتەکەیان بۆ هاوڕێکانیان بۆ دۆستەکانیان یا ربی خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بی یا ربی خوای گیان مجلیسمان زیاتر پیرۆزکەی ئەو پێغەمبەرمان لێ ڕازیکەی ناومان لای ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه و تۆمارکەی یا ربی خوای گیان ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم تکا و شەفاعەت خوازی خۆمان و باوکو دایکمان و ماڵ و منداڵمان بێ دوعامان بەوکە خۆمان و ماڵمان ئیسلاح بین لە وەبا و نەخۆشی و ناخۆشی و زاڵم و ستەم و قتل و قتال و زینا و فاحشە و تاوان و مەعسیەت و هەموو زاڵم و جەبارێک بە دوور بین یا ربی خوای لەگەڵ ئەو پێغەمبەرە کۆمان کەیتەوە حەشرمان کەی بەدەستی ئەو پێغەمبەرە ئاوی کەوسەرمان بیتێ یا ربی خوای گیان لە دنیا و لە قیامەتە بە بەرەکەتی ئەو پێغەمبەرە سڵاواتمان لەسەر ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم سەربەرز بین بە عیزەت بین حوسنی خاتیمانە بێ خوای لە سوئی خاتیمە و عاقبەت شەڕی پارێزراومان کەی خۆمان و خانەوادە و ماڵوندامان ئەم نەخۆشی و ناخۆشیەمان ئەم نەخۆشینی کۆرۆنا و باقی نەخۆشیەکانی تر قەهر و غەزەبی خۆت خوای لەسەرمانی هەڵگرە خوای هەموو مەلایەکمانی لێلادە خوای جیهانی لێ پاکەرەوە خوای لەبەر خاتی ئەو پێغەمبەرە ڕەحم بە وڵات و نیشتیمانمان کە هەرزانی و فەرەحیمان بۆ بنێرە لە قاتی و گرانی لاماندا بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان کە لە باوک و دایکمان خۆش بە بەزەوی بە کەساسی و دامایی و تەسکی و تاریکی ناوگۆڕمانە بێتەوە لەم مانگی ڕەمەزانە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کە خۆمان و باوک و دایکمان و ماڵ و مناڵمان لآزاد كراواني مانجي رمضان أجمالك اللهم صل على سيدنا محمد صلاة تنجينا بها من جميع الأهوال والآفات وتقضي لنا بها جميع الحاجات
وتطهرنا بها من جميع الذنوب والسيئات وترفعنا بها عندك على الدرجات وتبلغنا بها أقصى الغايات من جميع الخيرات في الحياة وبعد الممات، إنك سميع قريب مجيب الدعوات. اللهم صل على سيدنا محمد طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور الأبصار وضيائها، إنك على كل شيء قدير. واغفر لنا يا ربنا وبلغ آمالنا واحشرنا مع النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما صلاة تفتح لنا أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. مسلمانا ئاگاداری بن پێغەمبەری خوا فەرمێت من بڕۆمە خەوی هەر کەسێک دڵنیابن ئەوە خۆمم شەیطان خۆی ناکات بە من. حەدیث صحیح و بخاری و مسلیمە. پێغەمبەری خوا ئەوە مزگێنی و مژدەی گەورەیە، ئەو پیاوە ساڵە ئێشە تەقی و نەقیە و خزمەتی ڕیش و مووی پێغەمبەری خواکە کە لەلایەتی و سەید و ئەولادی پێغەمبەری چەخۆی. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ.